من دالیا غازی دانیشتووی شاری هەولێرم کارمەندی سەنتەری جوانکاریمە. هەروەک خۆتان دەزانن کوردستان و هەموو جیهان بە قۆناغێکی سەختی ڤایرۆسی کۆڕۆنادا تێپەڕ دەبێت. ئەوەی لەسەر ئێمە بیکەین بۆ سەلامەتی خۆمان و دەور و بەرمان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بین و یارمەتی و یاریدەدەری هەموو برا ئاسایش و پۆلیس و زێرەوانی بین بۆ ئەرکی خۆیان بەباشی جێبەجێ بکەن. تکایە لە ماڵەوە بمێنەرەوە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکە بۆ ئەوەی بتوانین بەسەر ڤایرۆسی کۆڕۆنادا سەرکەوین و بگەڕینەوە سەر باری ئاسایی ژیانی خۆمان. تکایە لە ماڵەوە بمێنەرەوە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکە بۆ سەلامەتی خۆت و ئازیز و خۆشەویستەکانت. سڵاو هەوڵاتی بەڕێز، من فەریق فۆتۆگرافەر لە شاری هەولێر. ئەومان ئاگادارین کەەوە ڤایرۆسی کۆڤید-19 کە ناسراو بە کۆڕۆنا لە هەموو جیهان بڵاو بۆتەوە و کوردستانیش بێبەژنی لە ڤایرۆسە و تاکو ئێستا حکوومەت زۆر بە باشی کۆنتڕۆلی بارۆخی کردووە و لەسەر ئێمە هاوڵاتیش پێویستە کە هاوکاری حکوومەت بکەین بۆ ئەوی هەمومان بتوانین کۆتایی بەو کێشەیە بینین و ئینشاڵڵا بە زووتری کار سەر دەکەوین. سپاس بۆ هەموو لایەک، سپاس بۆ حکوومەت، هەمومان لە ماڵ دەمێنینەوە. سلااو خۆشەویستان، هیوادارم هەمووتان باش سەلامەت بن. پێش هەموو شتێک دەمەوێت سوپاسی سەرۆکوەزیران وەزارەتی تەندروستی و هێزە ئەمریکان وڵاتەکەمان بکەم و هەروەها ئەو سەربازەونانەیە کە جەنگ دەکەن بەرامبەر ئەم ڤایرۆسە. هاوڕێیانی خۆشەویست، ئێمەی منداڵان پاشە ڕۆژی گەلەکەمانین، بۆیە دەبێت لە هەموو کەسێک زیاتر و باشتر خۆمان بپارێزین بۆ ئەوەی لە داهاتوو کوردستانێکی بەهێزمان هەبێت. هیوادارم لە ماڵەکانتان بمێنەوە و پابەندی ڕێنمایەکان بن و بەردەوام دەستەکانتان بشۆن. لە کۆرۆنا مەترسن، بەڵام هۆشیار بن. خۆتان و دەوروبەرتان بپارێزن. هەر تەندروست بن.